لە ساڵ ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە بە کۆی دەنجی پەرلەمانتاران پەرلەمانی کوردستان پرۆژە بڕیاری ناساندنی ڕۆژی 3 ئابی 2014 وەکو ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان دیاری کرد. زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە کۆی دەنگ پێشنیازە بڕیارەکە پەسەند کرا هەرچەندە ڕۆژەکە ڕۆژێکی خام ناکە بەڵام پیرۆزبایی لە خۆمان و گەلی ئێزدی دەکەین بە بۆنەی پەسەندکردنی ئەم پێشنیازە بڕیارە. پەرلەمانتارێکی ئێزیدی لە فراکسیۆنی زەرد لە پەرلەمانی کوردستان داوا لە حکوومەتی هەرێم و ناوەند دەکات بەجددی کار بۆ گەڕانەوەی ئێزیدیەکان بکەن بۆ زێدی خۆیان چونکە ئێستا ئەوان لە کەمپەکان ژیانێکی زۆر خراپ بەسەر دەبن. دەرئەنجامێ بێ کۆمەڵکوژیە و تراجیدیا چرخێ 21 بوو هەزارە جانگۆری بوونە قوربانی بتر ji 6500 ji jin û zarok û zelama kefne destên wan tîroristên Daeş de û hatine rebandin. Heştî gorên bi kom li piştxwe hêlan. Şêftûheşt ji mezargeh û cihên pîrozên me êzidiya hatine herifandin û peqandin. û ji egerê vê cînosayîdê 306,000 kes ji xelkê me aware bûn û hetanûka di jiyaneke sext û dijwar de di kempa de diborînin û çavereyî vegerandinê ne bo cihên xwe lê bê umêd bûyne ji ber bar û doxê siyasiyê vêdawiyê. Her ji egerê vê cînosayîdê û bêumîdiya xelkê me yê êzidî 20 sedê koç kirîne bo dervey welatî. لای خۆیانەوە ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانان گرتبنەوەیەکیان لە بەردەم پەرلەمانی کوردستان ئەنجامدا و ڕایان گەیاند پێویستە عێراق ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی و حکوومەتی هەرێمیش ئەو داواکاریە بکاتە مەرجی دانوستان لەگەڵ بەغدا بۆ ئەوەی کەیسی ئێزیدیەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی بە جینۆساید بناسێندرێت. حکوومەتی هەرێمی کوردستان فشار بخاتە سەر حکوومەتی ناوەندی تا پەیماننامەی ڕۆما واژوو بکات و ببێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ ئەوەی نیازپاچی خۆی لە ڕێگای بە ئەندامبوونیەوە لە دادگا بۆ پێکاتەکانی ئەو وڵاتەی مەڵبەندی جینۆساید ڕابگەنێت کە دش بە دووبارەبوونەوەی تاوانەکانی ڕابردوو کە بە سەرگەلەکەماندا هاتووە لە هەڵەبجە و ئەنفال و بارزانی و فەیلی تعریب شەنگال سمێل دووز و کەرکووک و پەلکانە تاوانەکانی شەنگال سەلماندوویانە بە ئەندامبوونی عێراق زامنی دووبارە نەبوونەوەی ئەو جۆرە تاوانە و سزادانی بکەرانی ناساندنی حەقیقەتی یاسایی تاوانەکەیە لە ئاستی نێودەوڵەتیدا. داوا لە دەسەڵاتدارانی کوردستان دەکەین داواکاری بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی بکەنە یەک لە داواکاریەکانی خەڵکی کوردستان لە دانووسانەکاتیان لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغدا لەگەڵ لایەنە عێراقیەکان و سازشی لەسەر نەکەن. بەپێی بڕیارەکەی پەرلەمانی کوردستان ئەو تاوان و کۆمەڵکوژیانەی بەرامبەر بە ئێزیدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە ئەنجام دراون خەسڵەتی جینۆساید و تاوانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرێت کە تاوانی نێودەوڵەتین بۆیە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ بە جینۆساید ناساندنی ئەو کەیسە لەسەر ئاستی نێودەوڵەتی بکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.